ئێران پاش یەک مانگ خۆپیشاندان ئایا شۆڕشی ژنان دەبێتە هۆی ڕووخانی کۆماری ئیسلامی؟ ئێستا و داهاتووی ئەم خۆپیشاندانانە دۆسیەی مافەکانی مرۆڤ لە ئێران و کاردانەوەی وڵاتانی ڕۆژاوایی ئەم پرسیارانە و چەندین پرسی تریش لە بەرنامەی ئەم جارەی ڕوانگەدا تاوتوێ دەکرێت. ئەمڕۆ مانگێک تێدەپەڕێت بەسەر دەستپێکردنی خۆپێشاندانە ناڕەزایەکان لە ئێران و لەسەر کوشتنی ژینا ئەمینی لەلایەن هێزەکانی گەشتی ئێرشادی وڵاتەوە. خۆپێشاندان و ناڕەزاییەک کە لە ماوەی مێژووی 43 ساڵەی کۆماری ئیسلامی ئێراندا بێوێنە بووە و بە لە بەرچاوگرتنی ئەوەی یەکەم جار خۆپێشاندانەکان لە هەرێمە کوردیەکان دەستیان پێکرد و لە کاتێکی کەمدا سەرانسەری ئەو وڵاتەی گرتەوە. ماوەی یەک مانگە کۆماری ئیسلامی هەوڵی چڕوپڕ دەدات بۆ سەرکوتکردنی خۆپێشاندەران و دەستی نەپاراستووە لە هەر چەشنە هەوڵێک بۆ بێدەنگکردنی ئەو ناڕەزایانە. شۆڕشێک کە ئێستا بە شۆڕشی ژینان ئاسراوە بە سەرکردایەتی ژنان لە سەرانسەری جیهان دەنگی داوەتەوە و کاردانەوەی توندی وڵاتانی ڕۆژاوایی لێکەوتوتەوە لەسەر دۆسیەی مافەکانی مرۆڤ لە ئێراندا. ڕووداوەکانی یەکمانگی ڕابردوو لە ئێران پرسیاری زۆر دێنە ئاراوە. لەوانەش ئایا داهاتووی ئەم خۆپێشاندانە چی دەبێت؟ ئایا ژنان و نەتەوە بندەستەکان پاش 43 ساڵ دەتوانن مافە بنەڕەتی و سەرەتاییەکانی خۆیان لە ئێراندا دەستەبەر بکەن؟ ئایا وڵاتانی ڕۆژاوایی خەڵکی ئێران ناکەنە قوربانی بەرژەوەندەکانی خۆیان؟ ئێستاش بۆ تاوتوێکردنی ئەم پرسیارانە میێوەنداری هەریەک لە بەڕێزان ماریا قەڵوەزی ڕۆژنامەوان و چالاکوانی مافەکانی مرۆڤ لە وڵاتی نۆروێژ و هەروە ڕەحیمی محەممەدین و سەر و چالاکوانی مافەکانی مرۆڤ لە وڵاتی سوئیسرا دەکەم. بەڕێزان سپاس بۆ ئامادەبوونتان. بەڵێ هیوادارم هاوکارانم ئامادەکاریەکە بکەن بۆ ئەوەی کە هەردوو میوانی بەرنامەکە وەربگرین. وابزانم ماریا خانم ئامادەیە. ماریا خان سپاس بۆ بەشداریتان هەتا هاوکارانم هەوڵ بدەن کە کاگڕەحیمی ژوەر بگرن با یەکەم پرسیارم لای جەنابتانەوە دەست پێ بکەن. دوای یەک مانگ لە خۆپێشاندان ئایا هەتا ئێستا هیچ چەشنە گۆڕانکاریەک لە هەڵسوکەوتی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێراندا بەدی دەکرێت؟ سلااوڕێز بەڕاستی ئەو شتێکە ئێمە ئەیبینین لە یەکەم ڕۆژ تا ئێستا ڕژیمی ئێران ئەگەر توندوتیژی زیاتر نەکردبێ کەمتری نەکردووە. ئەوەی کە ئەیبینین سەرکوتی گۆستەردەست لەسەر خەڵکە، کوشتنە، زیندانیکردنە، شکنجەی خەڵکە. لە ڕۆژی ڕۆشنا تیرەندازیەکەم لە خەڵک کوژن ئاندیان ئەیان بن بدونە هیچ ترسێ و سەرکوتەکان زیاتری کردووە. بەڵام من پێم خۆشە حاڵێ بگەڕینەوە تۆزی دواتر بۆ ئەم شۆڕشە کە بەدەست پێشخەری ژنان و لە هەرێمە کوردنشینەکانە دەستی پێکرد. ئێمە ئەم شۆڕشە ئەگەر بگەڕنەوە پێشتر لەوەی کە ئەو جنایەتە بەسەر ژینا هات، پێش ئەوە چەند هەفتە پێش ئەوە ئێمە شلێ ڕسوڵیمان بوو لە شاری مەریوانە کە بۆ ئەوەی کە پێش بە دەستدرێژی بگرێتەوە سۆت کەسێکی سەر بە حکوومەت خۆی لە پەنجەرەی ماڵەوە پەرتا خوارەوە بەداخۆ گیانی لەدەستا و ئەم مەسئلە ڕقێکی گشتی خەشمێکی گشتی لە ناو شاری مەریوانە بە وجود هاور کە بە ژن و پیاوە بۆ یەکەم جار لە ناو ئێرانەوە بە ژن و پیاوە هاتنە سەر جادە و شعاریاندا ئاعترازیان کرد بۆ مەسئلە. جەرەقەی ئەم خۆپیشاندانە ئەگەر چاوی لێ بکەین لە تواوی ئێرانە لە منتەقەی کوردنشینەکانەوە لە دریاگە و لە شاری مەریوانە نێبینم کاتێکە ئەو شعارەکە لە شاری مەریوان دریا ئەس کوردستان تا تهران ستام عەلەیه زەنان، ئەوە شعارێکە کە ئێستا ئێمە لە سەرهەڵدانەکانی ئێرانە لە شارە جیاوازەکانی ئێرانە ئەیویژنەوینەوە و دوای ئەوەی کە ئەو جنایەتە بەسەر ژینا هات، ژنەکانی سەقز بە دروستی بانگیان کرد و ڕووسەریەکانیان پێکتاوەکان ژن ژیان ئازادی. ئێستا ئەو دروشمە دروشمی سەرەکی ئەم سەرهەڵدانەسە. ئەم سەرهەڵدانی ژنانە بەدەست پێشخەری ژنان و دەستی پێکردووە و بەردەوام ئەبێ بەڵێ لە مەناتەق کوردنشینەوە دەستی پێکردەوە لێ مەسئلەیە کە هەست ئەم بابەتی ژنان بابەتێک نییە کە بەس تایبەت بێ بە منتەقەیەک و جوغرافیایەک. بابەتی ژنان بابەتێکی جیهانیە، بابەتێکی گشتیە و ئەم مەسئلە ئەوەی کە ژنان دەست پێشخەری ئەم
سەرهەڵدانە خۆی مەسئلەیەکە کە ئەو بابەتی زۆرتر فاکتۆرێکە کە ئەم بابەتی زۆرتر جەهانیەوە کردێتەوە ڕایگەشتی بۆی ڕاک ئیجادا ئەوین درگێت وەلە بەداخە بۆ جوا سوالەکەی ئێوە تا ئێستا ئێمە هیچ عقبنشینیتمان لایەن حکوومەتەوە نەدیگەن نا عوسخایی کریاگە نا عقبنشینی کریاگە بەرعکسەوە توندوتیژەکان زۆرتر بووە تۆختر بووە کوشتنەکان زیای کردووە دەست بەسەرکردنەکان زیای کردووە و هەرچێکە دەبێرە خراپترە بێت. بەڵێ ماریەخان بابەتێکی تر ئەوەی کە ئاماژتان پێ کرد ژنان سەرکردایەتی ئەم شۆڕشە ئەکەن لە ئێستای خۆپێشاندانەکان لە ئێرانە ئەمەوێ بە پێداچوونەوەیەک بە یەکمانگی ڕابردوو بەم خۆپێشاندانانی کە لە ئێران بەڕێوە ئەچن ئایا داخوازی ژنان لەم ماوەی یەکمانگی ڕابردووە گۆڕانکاری بەسەرا هاتووە ئایا بەڕاستی داخوازیەکە تەنیا لادانی نهێشتنی حجابی زۆرە ملێ و لادانی ئەو سەرپۆشانەیە یا ئاراستەی تری بەخۆیەوە گرتووەم خۆپێشاندانانە ئەبینین ڕاستە و ڕاست زۆربەی خۆپێشاندەران ئێستا داوای ڕوخانی کۆماری ئیسلامی ئەکەن. لە ڕاستیدا دەستپێکەکەیشی ئەگەر چاوی لێ بکەین ئەو لادانی حجاب و ڕوسەریە ئەو حجابن نەمادێکە سمبۆلێکە لە سەرکوتکەری و سەرکوت ڕژیم ئێران دژ بە ژنان لادانی ئەو ڕوسەریە فقط لابردنی حجاب و دەرکەوتنی قژی ژنان نییە ئەو لادانی ڕوسەریە لادانی ئەو سەرکوب بە چەندین ساڵسە کە بەسەر ژنان ناتێت کە بەسەر گەلگەل جیاواز ئێران ناتێت ئەوە فقط مەسئلە فقط حجاب نییە ژنگەل لە ئێرانە مەسئلەیان بەس حجاب نییە ئازادی انتخابکردنە حەق بەربەدەنە ئەوەی کە ژنێ حەق ئەوەیە بێت کە خۆی انتخابکە کە حجابی بێت یان نەیبێت ئەوەی کە ژنان بتوانن لە زندگیکی هاوبەشی بەرابەر و یەکسانە زندگی بۆ ئەوەی کە جیابنە ئەو هەموو سەختی و تاڵیە نەکێشن بۆ ئەوەی کە بتوان مناڵەکەیان ببینن ئەو کەشکە شکنجە نەکێشن لە ڕاستیاکە چاوی لێ بکەین زندگی ژنگەل لە ئێرانە زندگی کە سەراسەر شکنجە و پڕ لە توندوتیژیە چۆن هیچ پشتیوانێکیان نییە ئەگەر قانون نێبووە کە پشتیوانی بکردا لە کەسێک وەک شلێر ڕەسوڵی 1000 ساڵ شلێر لە گیان خۆی نابزەریان بەخاتر خۆی پەربادە خوارەوە لە پەنجەرە بۆ خۆی بکوژێ ئەگەر چاوی لێ بکەین خواستەکانی سە خواستی فقط ژنان نییە ژنان دەستپێشخەرن ژنان لیدری ئەم سەرهەڵدانە بۆ پیاوانیش بە دروستی و ڕاستی هاتوونکە کنار ژنگەلەوە بە یەکسانی خەریک مۆبارزاکەم بۆ لادانی ئەم ڕژیمە بۆ لادانی چەندین دەها سەرکوتکاری ڕژیم ئێران بەڵێ خواستی ئێستەی مردم خواستی ئێستەی ئەم سەرهەڵدانە لادانی ئەم ڕژیمە سەرکوتکارەسە کە بڕێتە ئۆلا خواستی ئەوانەی کە هانە ناو خیابانەکانە خواستێکی ماف مرۆڤانە خواستێکی زندگی ئازادە وەختێ ئەژین ژن ژیان ئازادی خواستی مردم ئەوەسە کە بە ئازادی زندگیکەن بەرابەر و سەراسەر مافیان بێت. بەڵێ ماریەخان لێرە پرسیارێک دێتارەوە من ئەم پرسیارێکم ئاراستەی چەندین میێوانی تر کردووە لە بەرنامە جیاجیەکانە ئەوەی کە داخوازیەکان ئایا بەڕاستی ینی جیاوازی داخوازەکان هەیە لە نێوان بۆ نمونە نەتەوەی کورد لە ئێراندا ژنانی کورد لە ئێراندا ئایا ئەم داخوازیان لەم خۆپێشاندانانە جیاوازە لەگەڵ خۆپێشاندەرانی بۆ نمونە ناوەند شاریتاران ژنانی نەتەوەی سەردەست بۆ نمونە ئەگەر فارس بیڵێن چاوی لێ بکەین ئێمە وەک کورد نەتەوەی کورد وەک ئەتنیکێک لە ناو ئێرانە لە جغرافیای ئێرانە وەکو ئەوەی کە ماینۆرەتی مەحسوب ئەوین و دەرسەدێ زۆر کەم لە جەمیەتی گشتی ئێران تەشکیلای زۆرترین کەسمان هەست کە هانە زیندانەکانە زۆرترین کەسگەلێکە کەسانی سیاسیمان کە دەست بەسەر کریاگن هەر ئێستا تەنها زیندانی ژن لە ئێرانە کە حکمی حبس ئەبەدی هەست زەینەب جەلالیانە کە ئێستا ها زیندانەوە متاسفانە خەبەریشمان لێ نییە لە مشلۆقی گەلەکە پێش هاتکە لە ئێرانە یا ئەم شیرین ئەلەمهوریمان کە بەخاتر ئاعتقادات سیاسی ئاعدام کریاگە یانێ ئێمە وەک کورد لە سابقەی ئەو تەجربەی ئەو سەرکوتکاریمانە زۆرتر لە نەتەوەی سەردەست یا نەتەوەی مرکز بێژین لە مرکزی ئێران تەجربە کردەوە ئەزانین کە ئەو ڕژیمە چۆنە ئەیشناسی وەکو ژنانی کورد ئەو دەوڵەتە بەباشیە شناسن و ڕژیمە ئەو جنسی ئەو سەرکوبە زۆر بەباشیە شناسن و بەخاتر ئێستا کە ئەیبین ئەو ئامادەگی و حازریەتە لە بۆ ئەوەی کە مردم بێنە سەر خیابان ژنگەل بێنە سەر خیابانەوە ڕاهبەری ئەم سەرهەڵدانە مندسە زۆرتریشە ناژنانە خواستی ژنان بە یەکگشتی ئەتوانین بێژین خواستێکی جیاواز نییە ئەوەی کە ژنان لە ئێرانە بەگشتی خواستی ئەوان ئازادیە بەرابەریە یەکسانیە
وەک خواستی نەتەوەیی و خواستی ئیتنیکی بەڵێ ئێمە خواستەوەمان هەست وەکو شەهروەندێکی بەرابەر لە ئێرانە زیندگی بکەین ئەو خواستێکی گشتیە. بەڵێ ماریەخان بەباشی ئاماژتان پێ کرد کە ئەوەی کە داخوازیەکان لە ئێستای خۆپێشاندانەکان لە ئێرانە ئەو داخوازیانین کە داخوازی هاوبەشن لە نێو خۆپێشاندەران بە تایبەتی ئەو خۆپێشاندەران ژنانە. بەڵام لێرە پرسیارێک دێتە ئاراوە لەمە بەدووە یەک مانگمان تێپەڕان بە هەموو ئەو زەخت و گوشارەی کە لەسەر خۆپێشاندەرانی بەشە جیاجیەکانی ئێران هەیە لە هەرێمە کوردیەکانە بینین کە بە چه شێوەیەک میلیتاریزە کراوە ئینترنێت سنووردار کراوە هەڕەشە لە خەڵک ئەگرێت دەستدرێژی تەنانەت کراوەتە سەر خۆپێشاندەران بە تایبەتی خۆپێشاندەرانی ژن. لەمە بەدووە ئەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم خۆپێشاندانانە بە ئامانجی خۆیان بگەن؟ ئەوەی کە چی بکرێت ئەوانەی کە هانە ناو شارە کوردنشینەکانە هانە ناو شارەکان ئێرانە خۆیان زۆر بە باشی زانن کە چی بکەن و ئێمە ناتوانین ئەو بێژین چی بکەن. وەڵێ ئەوەی کە ئەی بینین فەراخانگە لێ تێتە دەرەوە کە ڕۆژگەر شەممە ئەحتساب کردێ لەگەڵ ئەحتساب ئاعتراض کردێ بینە خیابان و خۆشبەختانە لە مەناطق کوردنشینە ئەو ئەبتکار ئەمەڵە زۆر بە جوانی ئەیبینین کە خەڵک ئاعتسابەکان و ئاعتراضەکانیان گرێداوە بەیەکەوە هاوکاتێک ئاعتسابکردنەکەەوە ئەوەی کە بازار و دوکاندارخەن تێنە دەرەوە باوجود ئەوەی کە سەرکوبێ بۆ سەردە هەست بەمان مەحەل لە محور تێنە دەرەوە و خۆپیشاندانیش ئەکەن. ئەوە شتێکە کە ئێمە ئەیبینین و ئەیبینین کە ئەم سەر هەڵدانە ناخەفێەوە ناچناوە ماڵەوە ئەو قسەگەلە کێمەتێک خەڵکە لە ناوخۆی ئێرانە قساکەین هیچ کەسێ میل ئەوەیە نییە بچێتە ماڵەوە ئەو ئێرادەکە بۆ لابردنی ئەم ڕژیمە هەست زۆر توخەوە زۆر جدی لە ناو خەڵکە ئەیانەوەی کە ئەم ڕژیمە بڕوخەوە بگەین بە ئازادی چۆن ئەزان لەژێر چوارچێوەی ئەم ڕژیمە هیچ ئازادێک بۆ هیچ مرۆڤێک نە کورد نە فارسوە نە نەتەوەکانی دیکە ئێران وجودی هەست نە بۆ ژن نە بۆ پیاک نە بۆ منداڵ. ئێستاکەی بینین سەرکوتێکی زۆر هەست لەسەر حتا منداڵان ناوە خوێندکارەکانی مەدرسەکان کەم پێم خۆش ئاماژەکەم بەوەی کە حضوری خوێندکارانی دانش ئامۆزەکان دەبیرستانەکان دانشگاکان زۆر شتێکی بەرچاوە و دەنگدانەوەیکی زۆریشی بووە لە ئاستی جیهانیە پرۆفسۆرەکانی دانشگا لەسەر بابەتە قساکەن خەبەرنگارەکان ڕۆژنامەنووسەکان لەسەر بابەتە قساکەن شتێکی بەرچاوە و پێم خۆشە ئاماژە بەوەیش کەم خەبەرگەلی تێتە دەرەوە کە زۆرینەی خوێندکارەکان بەتابەت خوێندکارە کچەکان کە کاتی تێنە دەرەوە لە مەدرسە شعاران ژنجیات ئازادی مەرگ بەر دیکتاتۆر ئەو شعارگەلە ئانکە تێنە دەرەوە و مۆتاسفانە هەندێکیان تەوەسۆت مدیرگەل مەدرسە نازمەکان کادر مەدرسە ڕێپۆرت کریاگەن گزارش دریاگن بە نەهادە ئەمنیەتیەکان و چەند نەفەیان دەست بەسەر کریاگە بەڵام خانوادەکان تهدید دەکردن کە ناوێ خەبەرڕسانیکەم پێم خۆشە ئەمە بێژین بە خانوادەکان کە ئەمنیەتەوە مناڵگەلە ها ئەوفتەتانە ئاگاتان لە مناڵەکانتان بێ و ئەگەر ئەگیرگن خەبەرڕسانی ساکت نەمێنن. خانوادەی ژینا خانوادێکن کە ئێمەشی وەک نمونە چاوی لێ بکەین خانوادەی ژینا ئەمینی ساکت نەبوو و تایستەی ساکت نەبووبووەوە هەر ناحەقیق ئەکرگێ هەر خەبەرێک درۆ ئەدرگێتە دەرەوە ئەوێستنەوە ڕاستی و دروستیەکەی مەترەحەکەن و ئەژین ئەوە درۆوە ئەو شتە ڕاست نییە ئێوەش لە پشت مناڵەکانتان بێستن ڕاستی شتەکان دەربخەن ناوی منداڵەکانتان بن ئەگەر دەست بەسەر ئەکردن بۆ سڵامەتی و ئەمنیەتی خۆیان لازمە ئەو مەسئلەیەکە کە لە ئاستی جیهانیە گشتی لەسەری حساسە پێم خۆشە ئەوە بێژم وە لە ئەوەی کە ئێمە چه ئەبینین کە لە ئایندا تێتە پێشەوە هیوادارم کە ئەم سەرهەڵدانە سەرکەوێ و ئەوەی شتێکە هەست ئەوەی کە ئەمی چی بکەمەوە ڕۆژنامەوان وەزیفەی ئێمە ئەوەسەکە خەبەرڕسانیەکان ئاگامان لێبێت کە خەبەری درۆ دیسئینفۆرمێشن و میسئینفۆرمێشن نەیتە دەرەوە و ڕاستیەکان بۆ جامعەی جیهانی بۆ ئەوانەیە کە ئێمە ارتباطمانتەکەیانە هەست دەربخەین بۆ خەڵک دەربخەین و ئاگامان لەو مەسئلە بێ بەڕاستی. بەڵێ ماریەخان سپاس. دوای ناوبڕێکی کورد بەردەوام بین لەسەر درێژەی وتوێژەکەمان. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن.
بەڵێ بینەرانی خۆشەویست بەردەوامین لەسەر درێژەی بەرنامەی ڕوانگەی ئەم جارەمان کە تایبەتە بە خۆپێشاندانەکانی یەکمانگی ڕابردوو لە ئێرانە هاوکارانم هەوڵەدەن لە کۆنتترۆڵەوە کە کاگڕەحیمیش وەربگرن کاگڕەحیمیش لەگەڵماندا بێ هەتا کاگڕەحیم لەگەڵماندا دەبێت چمەوە لای ماریاخان ئاماژت بەوە کرد کە خۆپێشاندران لە ئێران بۆ خۆیان بڕیار ئەدەن کە داهاتوی ئەم خۆپێشاندانە چۆن بێت و دەبێت چی بکەن. جنابتان کە لە دەرەوەن لە ئەوروپا لە نۆروێژ ئێستا دانیشتوون بەڕای خۆت لە دەرەوە ئەبێ چی بکرێت بۆ ئەوەی کە دەنگی خۆپێشاندەرانی نێوخۆی ئێران بگا بە هەموو جیهان هەروە کە ئەبین گەیشتووە هەتا ڕادەیەک بەڵام ئەوەی کە بەڕاستی کارتێکی فشاری بەهێز بێت لەسەر کۆماری ئیسلامی ئێران بۆ ئەوەی کە دەنگی ئەو خۆپێشاندەرانە ببیستێت. لە یەکەم ڕۆژەکانەوە کە ئەو سەرهەڵدان لە ئێرانە دەستی شیەوە لە دەرەوەی ئێرانیشەوە یەکگرتوویەکی گشتی بە وجود بین لایەنە سیاسی جیاوازەکان دەبین ئەو خەڵکە کە هانە دەرەوەی ئێرانەوە ئەو شتێکە ئەیبینین خۆپیشاندانەکان هەموو شەممەی خەڵک لە ئوروپایشە تێتە سەرجاددا حمایەتیان هەست لە خەڵکی ئێران ئەو ئەم مەسئلە نیشاندان ئەو هاوبەستگیە سەر خەڵکی دەرەوە و ناوەی ئێران یەکگرتوون و خەمی ئەوان کە هانە ناوە خواستی ئەوان خواستی ئێمەیشە و ئێمەش ئەمانەوێ لە وڵاتێکی ئازاد و یەکسانە ژیان بکەن بە یەکسانی ژیان بکەن ئەو خواستە گەیشتووە بە خەڵکی ئوروپا سیاسەتمەدارەکانی ئوروپا و باستابیشی بووگە لە میدیای ئوروپاییە ئەو شتە ئێمەی بینین ئێستا خەبەرەکانی ئێران سەرتیتر بیشتر خەبەررسانیگەر ئوروپایی و ئامریکاییشە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەوێنین کە غێر ئەو خۆپیشاندانگەلەکە لە سەر ئوروپا بەڕێوە ئەچێ ئوروپا و ئامریکا و کانادا بەڕێوە چووە تا ئێستا ابتکار عملی ئەوە هاتووە کە خەڵک پێتیشن ئەمزاکەم بۆ ئەوەی کە سەفیرەکانی ئێران لە ناو ئوروپا و وڵاتانی خارجیە دەربکردن لە وڵاتانی ڕەبیە دەربکردن بیان لێنەوە ئەمە ابتکار عملێک خاصە کاری خاصە کە ئەنجامە دەرگێ و هیوادارین کە سەرکەوتوش قەدەمگەل جددیترێ لەلایەن سیاسەتمەدارگەل ئوروپای و غەربیەوە ئەنجام دەرگێت. بەڵێ ماریاخان ئەمەوێ بێمە سەر بابەتێکی تر بابەتی ئەو ئۆپۆزیسیۆنە سیاسیەکان لایەنەکان پارتەکان بە کورد و بە نەتەوەکانی تری ئێرانەوە ڕۆڵی ئەوان چۆن ئەبینیت لە ئەم خۆپێشاندانانەی کە لە ئێران بەڕێوەچن؟ ئۆپۆزیسیۆن بەڕاستی تۆزێ لاواز ئەمەڵی کردووە لەم بابەتە ئەگەر چاوی لێ بکەین تۆزێ حاڵەتی ناجێگیری هەست لەبین لایەنە سیاسیەکانە ئەگەر ئەو ناجێگیریە بنینە لاوە و پاشای خەڵک بکەین خەڵک بەڕاستی لە ناوخۆی ئێرانە خەڵک یەکگرتوون بە یەکگرتووی خەریک نەچنە بەرەوە یەکدەنگن لە ناو ئێرانە ئەگەر ئەو لایەنە سیاسی گەلێشەی ئەجماعێک بە وجود بێنن و یەک بگرن لە دەرەوەی ئێرانە ئەتوانن دەنگی خەڵکی ناوخۆی ئێران بە دروستی بگەینن بە دنیای دەرەوە بە غەرب بە سیاسەتمەدارەکان. بەڵێ ماریا خانم ئەوەی کە ئەبێ یەکگرتوو بن بەڵام بەڕای خۆتان بەو بارودۆخی کە ئێستای بینن ئێوەش ئەزانم کە چاودێری بارودۆخەکەکەن ئەو یەکگرتوویە پێک دێت ئەمە ئەتوانێ ینی ئەگەر یەکگرتوو نەبن چەندە ئەم خۆپێشاندانانە لە نێو ئێران دەتوانن زەرمەند بن بەهۆی کۆگنەبوونی لایەنە سیاسیەکان لە دەرەوەی ئێران. قەتعەن زەرری ئەبێ چون ئەوانەی کە هانە دەرەوە و بە ساڵانەکە خۆیان باوان نمایەندەی مردم و خەڵک ئێران لە ناو ئەش ناسکن بە دەرەوەی ئێران قەتعەن ناتوانێت ناتوان ئەو دەنگی اعتراض مردم لە ئێرانە بە دروستی بگەینن. بەڵام مەسئلەی تریش کە ئێمەشی بەرچاوی بگین ئەوەسە کە خەڵک لە ئێرانە خۆیان ابتکاری عمل ها بەدەست ئەوانەوە ئەوان لە جمهوری ئیسلامی عبوریان ئەگەر هەر کەسێ لاواز بێت لەم ڕێگە لە ڕێگەی ئەم سەرهەڵدانە لەوانیش عبور دەکەن و ئەچنە بەرەوە خواستی مردم ئێستا تواشای بکەین ئێمە گەنجەکان هانە پێشەوە و گەنجەکان ناوەستن کەسێ تەسمیمیان بۆ بگرێت یا وەکو جاران نییە کە منتەزری ڕەحبەرێک بن کەسێک بن بڵاواقع نەخش ئۆپۆزیسیۆن نەخشێک هەمڕاهیە هاودەنگکردن ئەو دەنگە جیاوازگە لەسەر
لە ناوخۆی ئێرانەوە لە دەرەوەی ئێرانەوە دەنگکان بە یەکدەم بچنە پێشەوە بۆ ئەوەی کە خواستی مردن لە ناوخۆی ئێرانە بگەینن. بەڵێ ماریا خانم ئاماژەت بەوە کرد کە زرەرەکانی چییە بێت ئەمەوێت بڕۆینە بابەتێکی دیکە و پرسیارێکی دیکە لەسەر خۆپێشاندانەکان. ماوەی 43 ساڵە هەر لە یەکەم ڕۆژەکانی دەست بەکاربوونی کۆماری ئیسلامی ئێرانەوە ناڕەزایی هەبوون لەسەر حجابی زۆرە ملێ و دوای 5 ساڵ لە دەست بەکاربوونی نزیکەی 5 ساڵ لە دەست بەکاربوونی کۆماری ئیسلامی حجاب بە زۆرە ملێ کرا لە پارلەمانی ئەو وڵاتە. باشە ئەم 43 ساڵە خۆپێشاندانی بەردەوام و کۆماری ئیسلامی ئێران توانی کۆنتترۆلی هەموویانی بکە بە هەموو زەبر و زەنگێکیش. بەڵام هیچ کامیان هەتا ئێستاوە کۆم خۆپێشاندانە نەبوون. بەڕاستی جیاوازی ئەم خۆپێشاندانانەی ئێستا لەگەڵ خۆپێشاندانەکانی ڕابردوو چین؟ بەڵێ هەروەکەی وتان لە یەکەم ڕۆژی دوای انقلاب تا ئێستا هەر خۆپیشاندان کراوە ناڕزایەتی بووە بەتایبەت لەلایەن ژنانەوە سەرکوت کریاگە بە شەدیدترین شێوە سەرکوت کریاگە لە تانگۆ جیاوازە لە ئێران ئێمە سەر هەڵدانگەلێکیمان بووگە بە شەدیدترین شێوە سەرکوت کریاگەن کەسەکان دەست بەسەر کریاگەن ئەعدامیان کردگە سەرکوتیان کردگە. بەڵام جیاوازی ئەم خۆپیشاندانە ئەگەر چاوی لێ بکەین ئەو شتەکە بۆ ژینا پێشهات ژینا کەسێکی سیاسی نەبوو کەسێک نەبوو کە سەر بەلایەن و حزبێک سیاسی بێ کە بەبوونی ئەوە بەهانەیەک دروستکەن و بەرچەسپێکی لێ بدەن بۆ بۆنەوە کوژیاگە ژینا کەنیشکێکی عادی بوو وەکو هەموو ئەو کەنیشکەلەکە هاننەوە ئێرانە زیندگیەکەن و کوشتن ژینا هەر بۆ گستەردگی واکۆنشی گستەردەیی بوو کە ئێمە ئەوینین ئەو گەشت ئەرشاد لە توا ئێرانە پەخشەوە کردگاگەسەوە و واکۆنش مردم و ژینگەل لە ئێرانیشە هەر بۆ گستەردگی ئەو گەشت ئەرشادە هەرچەنە گستەردە بوو ژینگەلیش هەر بۆ گستەردگیە واکۆنشیان نیشاندا و هاتنە دەرەوە. ئەم خۆپیشاندانی کە مختص بە جغرافیاک ئەمە فاکتۆرێک مهمە. فاکتۆرێک تری فاکتۆر ئەسلی و مهمە ئەم سەرهەڵدانە ژینگەلن کە ژینگەل ئیترن قبول ناکەن کە بۆ شێوە لەژێر ئەو قەوانین و سەرکوتە ڕژیمە زندگی بکەن. مەسئلەیەکتر مەسئلەی اقتصادیە کە مردمی تر هیچی وایکیان بە زندگی باشتر نییە مەسئلەی ڕفاهە. ئێمە بینین ئەو گەنجگەلە کە فیلمیان گەگە لە خۆیان کەسێ وەک سارینا ئەسماعیل زادە کە بەداخۆ کوژیاگە لە ئەم سەرهەڵدانگەلە مناڵێک 16 ساڵە وەختە فیلمی گەگە لە خۆی قبل لە دەوەی کە بچێت بۆ خۆپیشاندانەکان وایژێت شتێکە من ئەمەوێ لە ژیانما بە لە دەوڵەتەی ڕفاهە زندگیکردن لە ڕفاهە. دەوڵەتێک ناتوانێت ئەو شتە بە خەڵکەکەی خۆی وەلێ ساپۆرت ماڵی ئا بە گروپگەل تروریستی لە جێگەگەل جیاواز دنیا ساپۆرت ئا بە حزبوڵا بە گروپگەل شبه نظامی لە ناو منتەقە خاوەرمیانە بەڵام ئەو حمایەتە لە خەڵکی خۆی ناکەوە بەرعکس سەرکوتەکەوە لە خەڵکی خۆی ئەگرێتەوە مەسئلەکە بە تەحریم کە تەحریم اقتصادی ئێران کە مەسئلەیەک نادروست ئەم مەسئلە. جیاوازی ئەم سەرهەڵدانە هەڵەوە کە خەڵک ئیتر بە ڕێفۆن و ئیسلاح قانع ناوە حاڵەتە تاقیکردنەوەیک بووە تو ئەو خۆپیشاندانە کە لە پێشتر ئێمە دیومانە لە ئێرانە بۆ ڕێفۆرم بووە بۆ چاکردنەوە بووە. ئێستا ئەو لایەنە سیاسیشە حەس بووە ڕێفۆرمیستکە ئیسلاح تەڵەبکرد لە چەرخەی سیاست ئێران حەس بوون و ئەو گوزەری لێیان کردووە. خەڵک ئەزانێکی ئیتر ئیسلاح تەڵەب بوون ئیسلاحات توان ناتەوە ڕژیمێکی سەر تاسەر خشونەتە ڕژیمێکە کە بە تواوی بەسیارەوە مقابل خەڵک خۆی وەک کوشتارەکە هیچ ئیسلاحێک ناتوانایە پێش بێوە ئەنجام بدرگێت. بەخاطرەوە هیوایك خاستربوون ئەم ڕژیمە وجودی نییە. تەنها مەسئلەی کە هەست ئەوەسە کە ئەم ڕژیمەشە بڕوخێ و ڕژیمێک دموکراتیک بە مەبنای مافی مرۆڤ بێتە ئاراو. بەڵێ ماریا خانم دەڕێن ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە بۆ درێژەی وتوێژەکەمان. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. بەڵێ بینەرانی خۆشەویست بەردەوامین لە درێژەی بەرنامەی ڕوانگەی ئەمجارەمان کە تایبەتە بە خۆپێشاندانەکانی ئێران پاش یەک مانگ و ئەو کاردانەوانەی کە لە سەرانسەری جیهان سەبارەت بەم
خۆپێشاندانانە هەن بەداخەوە هاوکارانم هەر لە ئێستا لە کۆنتترۆل پێیان ڕاگەاندم کە نامان توانیوە ناتوانین کاگڕەحیمی محەممەدی نووسەر و چالاکوانی مافەکانی مرۆڤ لە سوئیسراوە کە بڕیار بوو لە بەرنمەکەت لەگەڵمانە بێ وەری بگرین بەردەوام بین لە درێژەی بەرنامەکەمان لەگەڵ ماریاخانم. ماریاخان ئاماژەمان بە ئۆپۆزیسیۆنەکان کرد بە ڕۆڵی ئۆپۆزیسیۆن بەوەی کە کۆماری ئیسلامی ئێران چەندە هەوڵی داوە کە بە شێوەی جیاواز ئەم خۆپێشاندانانە سەرکوت بکرێت. ئەزانم ئێوە لە دەرەوە چالاکن لە ئەوروپا. ئێستا کە ژنان لە ئێراندا بە تایبەتی ژنانی کورد لە هەرێمە کوردیەکاندا دەنگیان بەرز کردوێتەوە خۆپێشاندانەکەن لە ئەگەر نەڵێم درەندەترین یەکێک لە درەندەترین ڕژێمەکانی جیهان بەرامبەر بە مافی ژنان. ئایا ئێوە وەکو ژنانی کورد هیچ چەشنە چالاکیەکی تایبەتتان هەیە لە وڵاتانی ئەوروپا وڵاتانی ڕۆژاوایی گەلۆ کۆبوونەوەیەک و کۆدەنگیەکی تەواو گەیشتوون کە بتوانن بەڕاستی دەنگی ژنانی کورد و هەرێمە کوردیەکان بگەێنە هەموو جیهان؟ ئەو یەکدەنیا لە پێشترۆ بەوجود هاتووە لە ناو ژنانی کورد ئەگەر ئێمە چای لێ بکەین کۆبوونەوەگەلێ جیاواز لە منتەقەکە جیاوازە لە باشووری کوردستانە لە ئەوروپا لە بین ژنانە بە ئیدەگەل جیاواز و دروست بووەوە لەسەر بابەتی ژنان قسەیان کردووە. بەڵام ئەم بابەتە لە ناو کووردا ئێمە ئەگەڕێتەوە سەر بیشتر حاڵتێ ڕێکخستنی ژنان لە چوارچێوەی حزبەکانە کە تاچە ئاستێ قەوی بێ، ڕێکخستنی ژنان تاچە ئاستێ قەوی بەوە ژینگەل تاچە ئاستێ حاڵەتێ سەربەخۆیی خۆیانیان بێ لە ڕادانە لە تەسمیمگیریە لە ناو ئەو حزبە سیاسی و لایەنە سیاسیەکانە کە بەنەمایندگی ئەوانە لە بەنەمایندگی لە ژینگەلەوە بێن قسە بکەن و خۆیان ڕێک بخەن وە لە کۆبوونەوەگەل متفاوتە شرکت بکەن. لە چەند هەفتەی ئەخیرا ئەو شتێک کە من شاهدی بووم وەکو ڕۆژنامەوانێ ئەوە بوو کە کۆمەڵگەی ژنانی ئازادی شەرقی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان کەژار بەیانیەکیاندا لەم بابەتە کە بۆ فەراخانێ بوو بەیانیەک بوو کە بۆ پێویستی دفاعکردن لە ئەنقلاب بەڵێ ببوورە ماریاخانەوە بزانم دەنگتان بڕا ئەگەر هاوکارانم هەوڵ بدەن دەنگەکە بگرنەوە. دەنگەکەی ماریاخان بڕا بەردەوامین لەسەر درێژەی بەرنامەکەمان. ماریاخان دەنگی من ئەبیسن؟ فەرموون قسەکانتان تەواو بکەن فەرموون. هەروەکە وتم هێژار کۆمەڵگەی ژنانی ئازادی کەندا بەیانە مەسرحیان کرد کەمەوە کوژن ئەبێ دفاع فراخانێ بوو دفاعکردن لە سەرهەڵدانی ژنان لە ئێرانە و داوایان لەلایەن سەرچاوەدان و ژنان بەتایبەتداری فراخانە بوومە بینە دنیا. چەند بابەتیان بابەتەکە لێ فرەمۆس بوو یەکگرتن بوو کە دەنگیان فراخانیاندا بوو نی ژنان لە ڕۆیگە دفاع عادیان بێنیان بەڵێ ماریاخان بەداخەوە وا بزانم دەنگەکە کێشەی بۆ دروست بووە دەنگی ماریاخان باشی نایەتە. من ماریاخان ئەگەینە بەڵێ پرسیاری کۆتایی ئەمەوێ ئەگەر بکرێت زۆر بە کورتی وەڵام بدەنەوە بەڕای جەنابەت ئەم خۆپێشاندانانە بەسەرکردایەتی ژنان لە ئێرانە دەبێتە هۆی ڕووخانی ڕژیمێک کە ماوەی 43 ساڵە بەردەوامە؟ لەڕاستیدا ئەوە ئێستا من ناتوانین بێژین کە ئەم سەرهەڵدانە ئەبێت ڕووخانی ڕژیمی ئێران یان ناتی بکەیمە هەر ڕۆژ شتێکی نوێتی ئاراوە تازە ئەبێت. ئێستا کەس ناتوانێت پشتنی ئەوە بکەی ئەبێت. بەڵام ئەوەی کە ڕوون و ڕۆشنە ئەوەیە کە وەکو پێشبینیە لەم لە ماوەی یەکمانی پێشتە زۆر گۆڕاوە. ئەوەی کە ژنان ئەو جەسارەتیانە پێیا کرد بۆ ئەو جۆراتیان پێیا کرد لە تواوی ئێرانە بەبێ حجاب ڕۆنە دەرەوە ئیتر ئەو ترسە شکاوە لەو سەرکوبە جاران لە ناو خەڵکا بوو کە ئەتیان لە سەرکوب بەڵام ئەو ترسە شکاوە ئێستا ئەوێچنەوە لە خۆیان.
بەڵێ پاسپۆرە ئێرانە هیواداری سەرم سەرخۆتانە بەڵام نادیارە بەڵێ بەداخەوە ئەماریەخان سپاس کاتی بەرنمەکە بە کۆتایی گەیشت ماریا قەڵوەزی ڕۆژنامەوان و چالاکوانی مافەکانی ژنان لە وڵاتی نروژەوە لەگەڵمان نبووی زۆر زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوە گەیشتینە کۆتایی بەرنامە ئەم جارەی ڕوانگەمان هەتا بەرنمەیەکی دیکە و بابەتێکی تر بمێنن بەخۆشی.